گومان یەکێک لە هونەرمەندە گەورە و دڵخۆشەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە خاوەنی چەندین بەرهەمی ناوازەیە هونەرمەند شەهرەمی نازریە کە جگە لە هەڵوێستە سیاسی گەورەکانی و جگە لەوەی کە چەندین بەرهەمی ناوازەی هەبووە یەکێکە لەو هونەرمەندانەی کە هەمیشە دانی بە کوردبوونی خۆی داناوە هەمیشە لە کارە هونەرەکانی و هەڵی داوە لە ڕێی هونەرەکەیەوە گوزارش لە کوردبوونی خۆی بکات. بێگومان لە ئێستادا هونەرمەند شەهرەمی نازری سەردانی دەستگای میدیایی کورسات دەکات کە ماوەیەک لەمەوبەر بێگومان بۆ بەشداریکردن لە مەراسیمی دابەشکردنی خەڵاتی زێڕینی بلە بانگهێشتی شاری سلێمانی کرابوو سەردانی دەستگای میدیایی کورساتی کردو لەبارەی ڕۆڵی کورسات لە پاراستنی فەرهەنگ و موزیکی ڕەسەنی کوردیدا بۆ پرۆگرامی کورسات مەگەزین بەم شێوەیە دووە. هونەرمەندی دیاری کورد شەهرام نازری کە ماوەیەک لەمەوبەر بۆ بەشداریکردن لە مەراسیمی دابەشکردنی خەڵاتی زێڕینی بلە بانگهێشتی شاری سلێمانی کرابوو سەردانی دەستگای میدیایی کورساتی کردو لەبارەی ڕۆڵی کورسات لە پاراستنی فەرهەنگ و موزیکی ڕەسەنی کوردی بۆ پرۆگرامی کورسات مەگەزین دووە. من که مایه شاهنازی و بختیوری که هاتمه نو تلویزیون کردستان توانستم بیشم که هیروخان لخوی یه یادگاری فرا مهمی اشتیاسجی که تلویزیون کردستان که بالاخره توانستیه لجهت پیشبرد هنر و فرهنگ و موسیقی کرد فرا خدمت بکرد و کرد و کردستان.